لئێستا بۆ نمونە لە هەموو جیهانە ئەڵێ لە 8 ئافرەت کەسێکیان ئەبن بە توژبووی شێرپەنجەی مەمک لە هەموو جیهاناوە. خۆشبەختانە لە سلێمانی ڕێژەکە نەگەیشتووەتە ئەوەی کە هەیە پێش چەند ساڵێک ڕسێرچێکی لەسەر کرا لە 19 ئافرەت کەسێکیان توژبووی شێرپەنجە بوو. ئەمە پێش چەند ساڵێکە لەوانەیە لێستا گۆڕانکاریەک تا ڕادەیەک ڕوویان بێت. شکلینی پێشوەخت بکەی بەس بۆ هەدەفی ئەوەی ئەگەر کەسێکی توژبووبی بە شێرپەنجەیت لەوانانی مەمک بێ، هیسی بێ، پرۆستات بێ، یان هەر تەغییرێکی یا بێت هێشتا نەبووە بە شێرپەنجە کە خۆشبەختانە ئێستا خەڵکێکی زۆر لە ڕاستیدا ئامارەکان لە جیهاندا نیشانمان ئەدا کە هەندێک شێرپەنجە هەیە کە تایبەتن بە ئافرەتان و یەکێک لەوانە شێرپەنجەی مەمکە کە لە ئێستادا لە جیهاندا لە 8 ئافرەتایەکێکیان چانسی ئەوان هەیە دووچاری شێرپەنجەی مەمک ببنەوە لە ژیانیاندا و ئەم ئامارانە لە ڕاستیدا لە ئێمەش دوور نییە، واتە لە عێراق و کوردستانیش دوور نییە. لە ئێستادا ئامارەکان پێمان ئەڵێن بۆ هەموو 100,000 ئافرەتێک کە لە کوردستانە ئەژی چانسمان هەیە لە بینی 50 بۆ 73 کەسیان دووچاری شێرپەنجەی مەمک ببنەوە. واتە ئەمە ڕێژەیەکی تۆخێنەر نییە، بەڵام ڕێژەیەکە کە پێمان نیشان ئەدات ئەبێ ئێمەی ئافرەت لەمە دووە پشکنینی پێشوەختە بۆ خۆمان بکەین، چ جۆرە پشکنینێک بکەین، واتە پشکنینی مامۆگرام بکەین بۆ ئەوەی دەستنیشان بکرێت ئایا هیچ گرێکی شێرپەنجەی لە ناو مەمکەکانمانە بوونی هەیە یاخود نییە. زۆر هۆکاری هەیە لە ڕاستیدا، هەندێک هۆکارمان هەیە کە ناتوانین ئێمە دەستکاری بکەین. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە کاتێک بە تەمەنا ئەچین خانەی شێرپەنجەیی خۆی زیاد ئەبێ لە جەستی ئێمەیە. یەکێکی کە لە هۆکارەکان ئەوەیە کە بوونی ئێمەی ئافرەت وامان لێ ئەکات کە دووچاری شێرپەنجە ببینەوە. هەندێک هۆکاری کە هەیە کە ڕەبتی بە دەور و پشتی ئێمەوە هەیە، واتە ئەو ژینگەی تیا ئەژین و هەندێک جار هەندێک کیمیایی کە بەر ئێمە کەوتووە ئەوەش دووبارە دووچاری ئەومانەکاتەوە، یاخود بۆ جۆرەی کە ژیانمان بەڕێ ئەەکەین، هەندێک خواردن بەکارەهێنین، یاخود کەم ئەجوڵین، یاخود کێشمان زیاد لە حەدا. واتە یەک هۆکار و دوان نییە، چەندێک لە هۆکاری جیاوازە ئەتوانێت دووچاری شێرپەنجەی مەمکمان بکاتەوە. بۆ ئەوەی خۆمان بپارێزین لە شێرپەنجەی مەمک ئەوەیە کە هەندێک لەو فاکتەرانی کە باسم لێەوە کرد لە ڕاستیدا ناتوانین دەستکاری بکەین. یەکێک لەوانە ئافرەت بوونمانە، یەکێکە لەوە بە تەمەنا ئەڕۆین، یەکێکی کەجگەلەوە ئەوەیە کە ئێمە جینایەتمان چۆن هەڵکەوت بێ بەو جۆرەیە، چکە لە بیرمان نەچێ شێرپەنجەی مەمک هەندێکیان بە بۆنەی گۆڕانکاری جینایەتمانەوە وای نەمان لێر، لەبەرەوە ئەمانەیان ناگۆڕدرێن. بەڵام ئەو شتانەی کە ئێمەی ئافرەت ئەتوانین بیگۆڕین لە خۆمانە ئەوەیە کە ئەتوانین ئاگامان لەو جۆرە خواردنانە بێت کە ئەیخۆین، نەهێڵین کێشمان زیاد بێ، جم و جۆڵێکی زۆرمان هەبێ و لەسەر و هەموو شیانەوە داوا ئەکەم کە ئافرەتان پێشوەختە پشکنینی بۆ خۆیان بکەن. دوو جۆر لە پشکنینی مەمکمان هەیە، یەکێکیان لە ماڵ و خۆمانێکین، واتە خۆ پشکنینی پێ ئەوترێت. جگەلەوە خۆپشکنینێکی پزیشکیشمان هەیە کە بە مەمۆگرام ئەکرێت. ئەمەش لە ئێستادا ئامارەکان پێمان نیشان ئەدەن ئافرەتی کورد لە بینی 40 بۆ 50 ساڵە پێی ئەچێت دووچاری شێرپەنجەی مەمک بێتەوە، کەواتە یەکەم مامۆگرام لە ڕاستیدا ئەبێت لە 40 ساڵی بەرەو ژوورەوە بکرێت. شێرپەنجە واتە تەغییر لەشی ئینسانە، بۆ نمونە دابەشبوونی خانەکان لە کۆنتڕۆڵ دەرەچێت، کوتلێکە بۆ دروستەکە، گرەیەکە بۆ دروستەکە، ئەم گرێ بە بەردەوامی دابەشە بێ و گەورە ئەبێت، زۆر جار چواردەوری خۆی تەنێتەوە، زۆر جاریش خانی لێبەڕەڵا بێت بۆ شوێنی تر و بڵاو بێتەوە. ئەمە خۆی بۆ خۆی شێرپەنجەیە. بەزبەت ئامارەکانەوە بەڵێ ئێستا ئامارەکان لە هەموو جیانە زۆر بەرەو زیابوون ئەڕوە و یەکێکە لە نەخۆشی زۆر باوەکان لە ئێستا لە هەموو جیهان و لەلای ئێمەش بەداخەوە ئامارەکان لە زیابوونایە. زۆرترین ڕێژە لە ئێستاە لە هەموو جیانە ئافرەتانن کە هۆکاری یەکەم شێرپەنجەی مەمکە. تقریبا لە 25 شێرپەنجەکان لە نەخۆشخانەی هیواش شێرپەنجەی مەمکە، بۆیە زۆرترین توشبوو ژنانن. لە پیاوانیش شێرپەنجەی پرۆستات هەیە، هیسیەکان کە بەڵام ئەوان ڕێژەکەیان وەکو شێرپەنجەی مەمک نییە.